مامۆستا لە ژیانی سیاسیتانە بەسەرێکەوە چەند ساڵە چیابوونە چەند ساڵە چیا سەرکردایەتی حزبی شیوعیتان کردووە؟ وەڵام من لە چیا تەوان مادامە پێشمەرگەمان بوو بێ لە چیا من ئەگەر لە وڵات بم هاتوو چوم کردوون لەوێ بوویمە چینە بە مانگە ها و کۆڵێن سەفەرم کردو و دووبارە گەڕاومەتەوە ئێندەرێ حتا لە فتێکە لە بەغداش سەر و سەری ئەوێمان دەدا فتێکمە لە بەغدا بوون و توێژمانە بوو لەگەڵ حکوومەتا و پێشمەرگەشمانە بوو ئەو ساڵە زمانی شۆڕشی ئەیلوولوانە ناتوانم تەسەوە بزانم چەند لەوێ بوویمە من خیاڵ منایە بەس لەو فترەیە ئەو فتەیە کە جەناوت باسی دەکەی ڕەنگە بەشی زۆری لە کوردستان نەبوو بم بەس چەند جار چوومەتە کوردستان و ماوەمەتەوە ئەو جار شەو ساشتا بەتەمەن غاڵب کۆبوونەوەکان و کۆبوونەوە هەیەی قیادیوانە هەر لە کوردستان بوو چونکە قەواعیدمان هەبوو فڵانمان هەبوو تر بەس ناتوانم بزانم چەند جار چەند بە ساڵ بێ بە مانگ بێ چەند لەوێ بوویمە تەقریبەنیش نازانم ئەی چەند ساڵ لە دەرەوە بوونە مامۆستا لە هەندەرە؟ ئەویش نازانم مەسەلەن من لە عەرزم کردی لە نیسانی ئەوائیلی نیسان چ ڕۆژێکی نیسان نازانم بەڵام لە نیسانی 1970 چوومە دەرێ بۆ موتەمەری یۆنا حیزبی یۆنانی ئەلەوێن دەری خەبەرم گەیشتێ لەلایەن حیزبەوە کە ئەدامات دەستی پێکردووە نەگەڕێتەوە ئەو معناوێ تاوەکو ئەو ڕۆژەی ئێمە چوینەوە کوردستان من هە لە دەرەوە بوویمە کە دەچوینە کوردستانیش ئەوسا غاڵب لە ڕێی ئێرانەوە دەچوین ساهلتر بوو مەسەلەن دەچوین لە ڕێی ئێرانەوە و هەندێک لە شاما دەفرین بۆ تاران لەوێن دەرێ بە پاساتوان چونە ورمێ و لە ورمێەوە ئەڕۆیشتن بۆ ناو کوردستان ئەو فتراتانە هاتوچی ئەمان دەکەم بەڵام بەشی زۆری لە دەرەوە بوویمە. ئەی مامۆستا چەند ساڵ لە یەکێتی سۆڤیەت بوون؟ ئەویش نازانم بە بێگاتە بە سەری تۆ نازانم یانی ئەخر من نامەوەها بە گۆترە قسە بکەم زۆر جار چوویمە نازانم چەند جار زۆر جار چوویمە بەڵام فتەی چەند لەوێ ماوە ئەوە زۆر زەحمەتە تهدید بکرێت جاری وا هەیە هەر بە سەفرێ چوومە بۆ مهمەیەکی محەدەد چەند ڕۆژێک لێ مایەوە جاری وایە مانجی لێوەمە جاری وا هەیە زیاتر لەوانە مامتەوە جاری وا هەبووە چەند ساڵ بەسەرێکەوە بنین چەند نا بە ساڵ بووە ئەو وەختە کاتتان چۆن بەسەرە برد لە یەکێتی سۆڤیەت؟ والله ئەو وەختە تەوان یعنی احتیمام چی بوو ینی جارجارە پەیوەندیمان باش بوو لەگەڵ هاوڕێیانەمە لە هاتوو چوار لە بەریدا لە عملی قیادی حیزبا لەوانە باش بوو لە عینی وەختیشا فتراتەوە بە خوێندنمان ڕادەبوارد خوێندنی زمانیان خوێندنی نەخێر خوێندنی سیاسی اقتصادی اجتماعی خوێندنی علمی ئاوا هینی معهدی علومی اجتماعی ئەوانە خوێندنێکی معەنتان تەواو کردووە لەوێ؟ نەخێر مامۆستا ئێوە کەسێکن لەوانەی کە خەڵاتی لینیتان وەرگرتووە دەکرێت باسی ئەو خەڵاتە چییە؟ دواتریش باسی چۆنێتی وەرگرتن و بەدەستخستنی ئەو خەڵاتە حەزەکەم. ئێمە لە چێ بزانم چۆن ئەو خەڵاتەیاندا خۆ پرسیان بە من نەکردووە ئەو خەڵاتە بۆ چییە بۆ کەسانێکە ئەوە تەقدیراتی خۆیانە من لە عمری 50 ساڵی ویسامی سەداقە بەینە شعوبیاندا پێم ئەویش ویسامێکی مەشهورەوە کۆڵێن لە شێستی ئەوەیە ویسامی لینینیاندا پێم و لە شێستی ویسامی جۆرجی دیمترۆفیاندامێ لە بەڵغاریا ئەمە لە شێستیش برادرانی ئێمەنیش ویسامێکیاندامێ بەس ئەو ویسامانە ئەو مەسائلانە ئەمە چ ڕۆژان نەزرم بۆی لەوە نەهاتوو کە ئەمە بۆ شەخصی منە
دائما شعورێکی وامە بۆ فعلا بۆ حزبە بۆ نشاطی حزبە تەقیمە بۆ دەوری حزب إلى آخره لە حقیقەتی شاوایە يعني قضية شخصية من شخصيا شتێکی ئەو تۆم نەکردووە شیاوی بێ وسامی لێنێن بدەنێ یان هینی سەداقە بینە شەو بدەنێ ئەمە خۆی مەمەڕوتە بە ئەمە تەقیمەکە بۆ حزب يعني العالم العربي رنگا من وخالد بەگداش ئەومان وەرگرت بێ ئەس خالد بەگداش زارزارە دەچی بۆ دووە من لە 7 وەرم گرت تۆ لە 6 وەردەگرت 6 وەردەگرت تۆ 6 ساڵی 6 ممکنە ئەوانەی کەس وسامی لێنیان وەرگرت بێت لە دەرەوە لە وڵاتی عربی مەقسەدە لە ئیترنا هەر ئەو من تەقیمەکە بۆ حزب بۆ دەوری حزب چیتر نییە طبعا ئەگەر ئینسان بیر لەوەش بکاتەوە لە حقیقەتدا ڕێزلێنان ئەو ڕەزامەندی جەماوەری حزب لەناوە ڕەزامەندی جەماوەری شەعب ئەگەر ئەو پەیوەندی و ئەو تەواصلە و ئەو پەیوەندی ئەوانە ببێ ئەوە هەزار وسام دێنێ و دون الاستخفاف چونکە بەڵام ئەوە حەقی وسامی حەقیقیە تەقیمی ناوە تەقیمی حزب تەقیمی ملت بۆ نەشاتی ئەوەیان ئەوێ هەیە ئەوە تەقیمی حەقیقیە بەڵام ئەوەش ڕنگدانەوەیەکی ئەو ساتێکە کە ئێمە شانازیمان پێوە دەکرد طبعا کە سۆڤیەت و کە وسامی لێنین مامۆستا جان ئەو وەختەی کە ئێوە هاتو چۆتانە کردە دەرەوە سۆڤیەت یاخود وڵاتانی تری سۆسیالیستی ئایا کە لەگەڵ سەرکردەی ئەو وڵاتانەیە کە لەگەڵ کاربەدەستانی ئەو وڵاتانەیە کۆ ئەبوونەوە باز لە مەسەلەی کورد و کوردستان دەکرا خۆت هەر باس لە مەسەلەکانی سیاسی بەگشتی دەکرا والله ما بالمناسبة يعني بنسبة قضية كردي باز ذكرت ثم باز ناكرا باشش ما باز ذكرت لحق دا رنبو توشي هذه سيشش بيم والله قلت ما هو جنادة ميت كرد أبوي باسي كردك نخير وازم لو أنا هنا من حتى عندي مناسباتها كتحيم تقديم ذكرت بشكل علني بناوي شعبي كردي وأنا شم تقديم ذكرت طبعا هو كاس تخويلي نكردو بس من ضمنيام يعني أو كلمة كردي بخيتنا ومثلا عندك مثلا لأرمينيا كرد كان أرمينيا جهاتي ترفلان خبر عند دامي أنقول في خوش حالي نمكا أو باسكر أو باسط كردو إلى آخره والله بس قضية كردي ذكرت ثم قضية كردي بوجودك لقضية حركية عامة عراقة أجر هلا برهيس نبي لبر وده بوع باسي بكين لتسمى مرحلة كأوانش ده عم برسي بارزاني لشين دري فلان تسونا أوانش ده عم برسي وأنا نه عم برسي بيه بەڵێ باسی خەزی کوردی دەکرا مامۆستا دیارە وەکوتم هەنێ شتەیە بۆ مێژووە ئەمانەش هەر بۆ مێژوو من هەنێ شەخص هەن ئەگەر ممکینە لەلایەن جەنابتەوە حەزەکەم جۆم لێ بێ ڕەئی جەنابە بەرامبەر بۆ شەخصانە چییە مەسەلەن خودا لێ خۆش بوو مەلا مستەفای بەرزانی جا حەز دەکەی شتێکم هەیە دەدەمێ بیخوێنەرەوە دەدەمێ حەزەکەم لە زاری خۆتەوە ئەگەر زاری خۆمە من القام کردووە بە اختصاری شەدیدیش بێ بە دەنگ و ڕەنگ و جۆم لێ بێ من حەز ناکەم ئێستا باسی ئەشخاص بکەم دێتی ناشێرمەوە ناتوانم حەز ناکەم باسی ئەشخاص بکەم کە باسی مەکتەبی سیاسی وانە کرا دیسانەکەینی باسی سیانم نەکرد بۆ تەقیمی شخصی بەڵام بالمجمل بالمکەوەڕ وەکواڵێن هەڵوێستیان لەو بابەتە شتێکی نهێنیش نییە ئەوانیش دەزانن و برادەرانی ئێمەش هەمویان دەزانن بە تێکڕایی بۆیە حەز ناکەم لەسەر ئەشخاص باس بکەم مامۆستا جان بینە سەر مەسەلەیەکی ئاڵۆس یان یەکێک لە گرێچۆرەکانی کێشەی کورد ئەویش شەڕی ناوخۆ براکوژی یان هۆی کە چەند ناوێکی گەنراوە دیارە براکوژی یاخۆ شەڕی ناوخۆ ئێوەشی گرتوتەوە دیاریتری نیشان کە لە مێژووی نوێ ئەو ئێمە ئاگامان لێ بێ شەڕی یەکێتی و حیزبی شوێعیە من جۆم لە برادرانی یەکێتی گرتووە و ئێمە دیدارمان لەگەڵانە ساز کردووە کە ئەوان ڕێی خۆیان دەربارەی ئەو شەڕەداوە ئەویش کاک نەوشیرا مستەفا لەو بارەیەوە بۆ ئێمە دواوە
حەزەکەم ڕێی ئێوە بزانم و ئەو شەڕە بوو. جارە پێشەچی بەڕاستی بە ئەوە بڵێم ئەو شەڕە خۆی لە حەقەتدا ئەو شەڕەی کە لە بینی ئێمە و یەکێتی بوو لە وەخت خۆی لە پشتاشان یان لە مناسەباتی تر ئەو شەڕی لە بینی یەکێتی و لە بینی پارتی، ئەو شەڕی لە بینی پارتی و لە بینی پەکەکە، ئەو شەڕی لە بینی پەکەکە و لە بینی برادرانی یەکێتی بە تەقدیری خۆم ئەساتێکی ملەتی کوردە و ناویشی نانێم براکوژی، ناوی لێ دەنێم خۆ کوژی. لەمێشیشە لە 94 یەکێ پێی گوتم کۆبوونەوەیەکمان هەبوو، گوتی بۆ دەقەیەک 2 دقە دەمێ لە وەش بووین لە مەسی بووین تریش لەوێ بوون جاهاتی تری لێ وتی حەز دەکەم ڕێیت وەرگرم. پاشە ئەحداث ڕوویدا لە قەڵازێ بوو نازانم لە شوێن دەرێ بوو، گوتی شەڕی براکوژی، وتم پێی دەڵێم شەڕی خۆکوژی. بە چ معنای گەڵێم شەڕی خۆکوژی؟ بە تەسەووری من ئەو خوێنەی ئەڕژێ لە لاشەی ملەتی کووردا ئەڕژێ، هەر ناوێکی لەیدنەی لێینێ. بۆ حیوار نەکەین؟ بۆ حیوار بە گول لەبێ؟ بۆ گول لەبێ؟ ملاحەزە دەکەی؟ ئەمن با فەرەزیەک دانێم جارێ لە بینی ئەوە تەمان وتوشمە لەگەڵ کاک مەسعودا لەگەڵ مام جەلالە فەرەزیەک دانێم مەسەلەن باشە ئەضعف الئیمان دەبێ شەڕەکە نەبێ. من لە وەختی خۆیان گوتومە جەریمەیەکی گەلە گەورەیە تەقسیمی کوردستان و کوردستانی لە بەندەستی ئێمەیە تەقسیمی کرد، بەڵام لەویش جەریمێکی گەورەتر شەڕە. ئەوە گەروا بمێنێ ڕەنگە ڕۆژێ لە ڕۆژان مەجارێک ببێ مەسەلەیەک عیلاج بکەی، بەڵام ئەو خەڵکە ئەکوژرێ، ئەو عالەمە تەماشامان دەکا کە ئەمان توانی شتێکی تر بکەین، باخێکی تر بە مەسائل بدەین إلى آخره. بە تەسەووری من ئەو خوێنە لە لاشەی حرەکەی شۆڕژێری کوردستانی ئەڕوا، قووەت و شەنگ و تااقەتی ئێمەیە لە بەرمان ئەڕوا، لە باتی ئەوەی ئەمە خۆمان ئامادە بکەین بەوانی دژی ملەتی کوردن. ئێمە شەڕی ئەوان دەکەین تقریباً کە دژایەتی خۆمان دەکەین و ئەوە دەکەین إلى آخره. بۆیە ئەوە تەقییمی عامە، ئەمە تەقییمی عامە و ئیمکانیتیش زۆر هەیە کە ئەو شەڕە نەبێ، هەر چۆن بێ ئەو شەڕە نەبێ. ینی بۆیە من حتا هەندێک مقتەرەحاتیشم بوو لەو مناسبەتە پێشی بێمە دەرێ بە هەندێ جوامێرانم بۆ دەوانێک کە پەیوەندیم لەگەڵیانە و فڵانیان فڵان لەگەڵیانە ئەمەیان بەم جۆرە وەختی خۆی شەڕی بینی دموکرات و بینی پارتی ئێمە دژی بووین. ئەم شەڕە بە تێکرایی ئێمە دژین، بە تەواوەتیشی دژین، لە قەناعەتەوە لە بەقوڵی قەناعەتەوە و لە حەقیقەتدا دژمنانی ئێمە ئەیانەوێت لە وەزارچ ئەو تۆ بن ڕۆژ بە ڕۆژ هەتا خەڵکەکە بڵێ 1000 ڕەحمە لە کفندس، یعنی ئەوەی دوونێ پێرێ سەدام وها لای بەشع بوو کورە بڵێ بەرکۆ خوا دەگەڕێتەوە. ئەمە معنای وایە ڕۆژێ لە ڕۆژان یەکێگەرە و قسەیە کرد معنای معرەکەمان دۆڕاندووە ئەگەر ها مستەمر بین. بۆ دەبێ ماوە بکەین؟ بۆ لەسەر چی؟ بەڵێ لەسەر دەسەڵاتە ڕێشی تر نییە، حەلێکی تر نییە. و لە مەرحەلەی ئێمە ئێستا حتا لە باشوورە ئەو قۆی کە نەختێک تەساهوڵ نیشاندا تەراجع بکە بەرامبەر بەوی تر، لام وایە ملەتی کورد زیاتر ڕێز لەو دەدێ، چونکە ڕێگا لە پیاوکوژی دەگرێت، ڕێگا لە شەڕ دەگرێت. بەس ممکنە ئەوە تۆ نەتوانی بەوە بڵێ ئەتۆ تەنازول بکە، بۆش بڵێ ئەتۆ تەنازول بکە. هەرچەندە بە شکڵێکی عامەش بە حاڵی خۆم باسی ئەوم کردووە. ئەو مەشاکلانێک کە لە بینی ئەو دوو تایفەش هەیە ئێستا باوا بڵێم جارێ لە حەقیقەتدا مەشکلێکی ئەو تۆ نییە کە حەل نەکری، لەو بابەتەیە کە حەل بکری. و شەڕی بینی یەکێتی و بینی پارتی و بینی پەکەکە ئەمە مەئساتێکە. ئێمە دژی ئەو شەڕین، دژی بووینە و دژیشین. ئەو شەڕی لە بینی پەکەکە و لە بینی یەکێتی ئێمە دژی ئەو شەڕین. دەبێ بە حیوار ئەم قەزایانە حەلکرێ، ئەبێ دانیشین دوو قسەی ملایم دۆزینەوە، یعنی ناتوانین ئەمە دوو قسە لەگەڵ یەکتر بکەین لا بیلا دەبێ دەمان چاڵ شێشینان بە تفەنگ شەڕ لەگەڵ یەکتر بکەین. ئەمە بەو ناحەیە ئەگەر ئێمە وا بڕۆی بۆیە مەسەلەن ئەگەر من بیر لەوە بکەمەوە بەیانی دووبیانی مەسیری ئێمە چییە بێ، ئەگەر مەوا بڕۆی قەتعیەن مەسیرمان مەظلمە تاریکە، قەتعاً تاریکە. پراسێک مکردەوە جارێکی لام وایە بە شکڵێکی مامانە ئەڵێ ئەمارەتی بابان دوو برا نازانم دوو کەسی یەکتر چەندێن جار سولەیمانیان ئەو دەست و ئەو دەست کردووە. یەکیان بە تاون لەگەڵ حکوومەتی تاران
ئەوتریان بە تاون لە گەوالی تورک لە بەغدا گەلۆ ئەو مەساتە بە میرات بۆمان ماوەتەوە ناکرێت بە جۆرێکی تر حیوار لەگەڵ یەکتر بکەین من لەگەڵ جەنابەت قسام بکەم هەر چەندی نەقدیشت بکەم بەڵام سبەی کە هاتم لەگەڵت دانیشم شەرم لە خۆم نەکەم کە قسەی وان بە تۆ گوتووە شتە چۆم نەکرد بێ ڕێگا لەو لێ قایبین خۆم و خۆت بگرم بە قسە ئەمن پێت بڵێم خاین پێ بڵێم وا بەیانی دوو بەیانی بێم لەگەڵ دانیشم کو تەماشای چاوت بکە تۆش هەروە لەگەڵە منە بۆیە بەش بە حاڵی خۆمە وە نەکە بەش خەڵکێکی زۆر بێزارە بەڕاستی لەو شەڕە بێزارێکی زۆریش ئەوە قەدەرێکە ئاشنایەتی نسبیە طبعا ئەلغامەکە ماوە کە نازانی کەی دەتەقێتەوە بەخچ خۆ بە حەد زات خۆی مەکسەبێک کە قەدەرێکە ماوەتەوە ئەگەر هەر هیچ نەبێ دوو ئیدارەیە ئێستا هەردوو مدیرەکانی ئیدارەکەن خۆیان بەرپرس ئەزان بەرامبەر بەو شوێنێک کە ئیدارەیەک دوونێ پێرێ ئەچوویتە لای وەزیرێک ئەتگوت پارتی واوە مەشاکلی وا هەیە گوت پارتی مەسوولە لێی ئەچوێ لای پارتیە گوێشێتی مەسوولە لێی ئێستا هەردوو لا تقریبا منتیقەیەشیان لە بندەستایە کە من نامێ بڵێم ئەو شتە چ ڕاستە شتە غەڵەتە بەڵام دیسانەکەینە کارێکی ئەویان کردو کە ناچارن ئەو کەم و کوڕی هەبێ بەڕووی خۆیان دادەنرێتەوە ڕەنگە ئەگەر مەساتێک عەفوەن ئەگەر ئیستیایەکە بێ لە منتیقەی یەکێتی ئاراستەیەکێتی بکرێت ئەگەر لە منتیقەی پارتی ئاراستەی پارتی بکرێت اینجا بۆیە من بەکاریسێکی گەلە گەورەیە زانم مەسەلەی شەڕ لە بینی ئەو مەسائلانە ئەو ئەطرافانە گەر زاریش ممکنە باش لە من نەگەیش بن هەندێکەنە باش لە من نەگەیش بن کە باسیەوە دەکەم من بە هیچ جۆرێک مبەررات نادۆزمەوە بۆ مەسەلەی شەڕ هیچ جۆرێک باش دەنێنە حەشی تریشەیە لەگەڵ ئەوان متەرابطە ئەگەر من تۆ بە دوژمنی ڕئیسی خۆمدا بنێم و تۆش من بە دوژمنی ڕئیسی خۆت دانەی قەتەعەن دەست بۆ دوژمنەکەی تری کە اعتیبار دەکەن ناڕئیسیە ڕئیسی نییە ئەمنیش و تۆش لە خۆمان حرام ناکەین دەست بۆ دوژمنی حەقیقی ملەتی کورد درێژکەی هەتا یارمەتی مندا دژی تۆ یارمەتی تۆ بدا دژی من بۆ ئێران یارمەتی من بدا ئێران یارمەتی من نادا کە کورد ئەگەر یارمەتی من دەدا دەبێ یارمەتی ئەو کوردە بدا کە لە دیوی ئێرانە ئەوسا دەڵێن تۆ ڕاز دەکەی هەروها تورکیا لە کاتێکە ئاعتراف بەبوونی کورد ناکا بێ یارمەتی من بدا ئەگەر دەڵێم ئەگەر تێدایە ئەگەر وەزع وایە ئەگەر ئەوەندە سادقی بڕۆ تۆ تەعامل لەگەڵ نەختی مەوقفێکی مەرن هەبێ لە کێشەی کوردی لە دیوی تورکیا بۆیە نابێ بۆ کەیف خۆش بیت بەڵام جاری وایە ئێش و ئازاری ئێستا تانە ئەخاتە سەرچاوی ئینسان کە هەموو حەقائق قەزیکە نەبێنی یان با بڵێن عەلەیە وعەلا ئەعدای یا ڕەب نەخێر ئەم شەڕە سوودی کەسێکیان نییە و جارێکیان لەگەڵ برادەرانی پەکەکەش دانیشتم وەلەو ناوەکانیانم لەبیر نییە گوتیان فەرهاد لێرە نییە جنا ئەو دەیویست بتبێنێ دوو برادەریشم لەگەڵ لای خۆمانە ما بۆ شەڕەتا نەچی شەڕ بۆ دەکە اتفاقیە کرابە ئەوسا اتفاقی کرابە خەڵکیان نەقل دەکرد بۆ منتیقەی زەڕێ و بۆ شوێنانە گوتم ناکراوی اتفاقی بکرێ پێشی شەڕ گوتم بەرێ وەڵڵا گوتم باشە بۆچی اتفاقی من ئەوسا بکرد بەبێ شەڕ و بەبێ فڵان و بەبێ ئەولام نشێو شەڕ کاکە کاریسیە بەنسبەت ملەتی کورد من جارێکیان لێرە دووسێ قسەم کرد لە ستۆکۆڵم لە مؤتەمەری ئەوە گوتم قسەی باش زۆر دەکرێ بەڵام کاری خراپ گەلک دەکرێت خۆزیە ئەگەر هەروە دەبوو قسەی خراپمان دەکرد کاری باشمان دەکرد چون کارەکە دەمێنێ لەسەر ڕز دەمێنێ بەس قسەی باش بکەم و جێ لە جێشین نەبێ ئاماری خراپیش بکەم خەڵکی تیا بڕوا وێرانی کوردستانی تیابێ ئەمە چڕەشی ئەکاتەوە بۆیە ئەوە هەڵوێستی منە ولام وایە برادەرانی ئێمەی حیزبی شووی عێراقی هەمویان ئەوە ڕەئیانە ئەو موقفیانە وەلێشتی ناشێرمەوە لەگەڵ وەسەتێکی زۆری ئەحزابی تریش نەک هەر ئەوانەی کە پارتی و یەکێتی نین لەناو پارتی و یەکێتیش ئەو ساتێکی زۆرن مرتاح نین لەو حاڵەتە بەس تۆ دەزانی مەسەلەن جێیشێک کە دەستە شەرت نییە ئەو جوندی قەناعەتەی قوڵی هەبێ بە شەڕ ئەمری پێکراوە دەبێت شەڕ بکە تەقە دەکە تەقە نەکا دەکوژرێ جارجارە ئەو هەم دێتە بەرچاو کابرایەکی وەکو من دێ شەڕی تۆ دەکەی ممکن یەکترمان نەدی بێ ممکن تۆ نەزانی من ناوم چییە من نەزانم تۆ ناوت چییە
هەردووکمان دوای حرەکەی شۆڕژێری دوای مەتالی ملەتی کورد کەوتوین یەکێکمان بکوژی شعاراتشمان ئەو تەجاوزەیتیانی سامەسەرن لە بینی برادرانی پارتی برادرانی یەشێتی مناقەشەی ئەوە ناکەن ئێوە هەڵوێستان لەگەڵ فیدراالیە نەخێرە مەحکومی ذاتیمان دەویان بەعکسەوە باسی شتیتر دەکرێت اینجا بۆیە بە مەساتەشی گەوری دەزانم کارسیش دەزانم و لاشم وایە ئەگەر فەریان نەکەوین دووچاری مەساتەشی گەلک گەورە دەین بۆیە هەندە زار دێتە خەیاڵم دەڵێم خۆ زیاد شتێکی ئەو تۆ بکەین ئەگەر هات و تەوازوونی قیوا لە منتیقە لە مەسلحەتی ئێمە نەما ئەوانەی دوو دەستیان لەسەر هەڵگرتین ئەگەر وەزعکە تێکچوو لە زارن خراپترمان بەسەر نەیە ئەوەی ڕۆژە دین کەچی جوێی ماڵی پاشای خواردووە لە کونەلوتی دێنەوە ئەمە فرسەتێکی ملایمە بەنسبەت ئێمە وەکو فرسە وەکو هەدیەکە لە ئاسمانە بۆمان هات بێتە خوارێ بۆ دەبێت ئەو هەڕفتاری لەگەڵ بکەین بەداخەوە شتێکی عجیبە زۆر عجیبە دیارە هەمومان دەزانین کە ئەوڵێکی زۆرتاندا بۆ بەرقەرارکردنی ئاشتی لە نێوان پارتی وێچێتیدا وە فترەیەکی زۆر فترەیەکی بەرچاو و ناوبژیوانیتان کرد جیا لە ڕووە ڕاگەیاندنەکەی ئەو هەوڵانە چی بەسەرهاتایە ئومێد هەیە خۆچەقی وێستا شتاوە لێراوە تۆش قاتێک کردووە لە لامە عەرەبی چەقیوە برادران یەکێتی دەڵێ پاشی 55 کۆبوونەوەی لوزەی تەنسیق بەڵێ هیچ سەبەبێک نییە چونکە ئێستا قەزێکە چەقیوە و لە ڕێیەکی داخراوە دەڕۆینەمە بۆیە ئەگەر گۆڕانکاریەک نەبێ ئێمە ئامادەنین دووسەرەوە بەردەوام بین برادرانی پارتیش دەڵێن ئێمە ئیتفاقی واشنگتۆن هەیە نەسەن و حرفەن ئێمە ملتەزیمین پێی و فڵانوانە و ئەگەر دەڵێن ئێمە مستعدین بۆ انتخابات حتا پێشی تطبیع علاقات و پێشی پێکینانی ئیدارەی مشترک ئیتەوە ماوەتەوە کەسە لە زێ خۆی دانیشتووە تۆش دەبێ هەر قسەت پێ نەبێ تۆش دەبێ ئیمکانیاتێک کە تەبێبیانی بەو ئیمکانیاتێک کە هەتا لە دوای ئەو قسەیە کە ڕەنگە ڕاست بێن کە حەق بێ تۆن دامێکت بکە ئێمە مانان ئەو ساتێکی زۆری نەبوونەوە ئەگەر شتێکمان هەبێ قسەیە بەڵێ ینی ڕێزلێنان هەیە خواڵ ناگریانی من گرێم لەو زانی بەنیە بەڵام دیسانەکەی تۆ ناتوانیەکی ڕاکێشی بۆ لایەکی یەکی تر زۆرمان هەوڵا کە کۆبوونێک لە ئەرزی کوردستان بکەین لاحەزە دەکەی و پێشوێ من ئەو لا لوزەی تەنسیقا لەگەڵ لەم بکشێمەوە بەس حتا لەسەرەوەشە مختەلی بووی ممچینە حاجسی ئەمنی هەیە کە ڕەنگە ئەگەر لێرێ بێ خەتەر لەسەر فڵان هەیە ئەگەر لەوێ بێ خەتەر لەسەر فڵان هەیە احتیمال هەیەەوە بەس کە من بێمە میوانی تۆ بە ئاشکرا بە شکڵش عەلەنی ڕەنگە بەش بە هەڵی خۆمە دڵنیام تۆ دەستم لێنەوە شێنی کە عەلەنی بێ دڵنیام چونکە مەسئولیەتەکە لەسەر تۆ یاسە قەت ناتوانانی بە هیچ جۆرێک پاکانێکی بۆ مەسلێ بکەین ئەمان بەم جۆرانی بەس ئێمە هەندێک تشمان تێکەڵاو کردووە بەداخەوە تێکەڵاو کردووە مامۆستا تۆ ئومێدی ئەوەکی کە زۆر لەگەڵیانە دانیشتووی زۆر لە دوو لە نێوانی ئەو دوو لایەنەیە هاتو چۆت کردووە بۆنی ئەوەکەی کە ئومێدی ئەوەکەی کە پێک بێن وڵی دەزانی چیە بە نسبەتە من مەقولەیەکی کوردی هەیە گەلە زار بۆ خۆمی دەڵێم دڵی خۆمی پێدەدەمەوە ئەڵێم پیا و کردە پەشیمان بێ نەکردە پەشیمان نەبێ یعنی تۆ ئەگە کردارێ بکەی ینی شتێ بکەی کە ناجێح نەبووی دەڵێ کردم و ناجێح نەبوو بەڵام کەنەیکەی معلوم نییە کە تو ناجێح نەدەبوویە کە بکردایە ئەمەیان گەزێک دووەمینیان ممکنە هەندێک زەف و زەمان هەڵکەوێ عنسوری زەخت بێ لەسەر لە ئەولایە لەسەر ئەولایە دەبێ ئێمە دەست لە قوڵپی ئەمەل بەرنەدەین نەک ئەمەل بەکو مدعامیش بێ بە عەمەل لە هەردوو لای احتیمام بۆ مەسەلەیە بدەین ئەم تەسەور دەکەم ئێمە لەو بابەتە کەم تەرخەمیمان هەیە مەسەلەن گەلە جار هەیە تەسەور دەکەم باشە ئەو هەموو شەڕی دوور و درێژەی بینی پەکەکە و بینی پارتی بۆ ئیمکانیت هەیە تاوان بکرێت بەرادرانی پارتی وێچێت پەکەکە تاوانیان هەبوو لەگەڵ یەکترا یارمەتی یەکتریان دەکرد و ئیتفاقیان لە بینە هەبوو بۆ دەبێت تەتەوڕ بکە بۆ ئەومەدایە هەر لەبەرەوەی چونکە قاعیدەیەک پیابوو لە کوردستانی باشوور ئەگەر قاعیدەیەک پیابوو بێ
ئەگەر دەستکەوتێک بێ ئەمە دەستکەوتێکی مەحەلی نییە، ئەمە دەستکەوتێکی نەتەوایەتیە، من بمەوێیان نەمەوێ، من دەستکەوتێک کە تاسیرێکی منعیشی هەیە لەسەر کوردستانی ڕۆژهەڵات و لەسەر کوردستانی هەوراز باکوور ملاحەزە دەکەی. باشە چۆن دەبێ ئێمە هەوڵ نەدەین زمانێکی مشتەرەک بدۆزینەوە لە باتی شەڕ؟ چۆن شانازی بۆ بکەین ئێمە من بڵێم ئەوەندە کەسمان لە جیاتی فڵانە کوشتەوە، تۆش سنگدە بەرزکەیتەوە ئەوەندە کەسمان لە فڵان کوشتەوە. من جارجارە بۆ تۆی دەڵێم، چونکە بۆ نەشر نییە، بۆ تۆی دەڵێم بیریشی لێ بکەرەوە، ڕەنگە لەگەڵ ڕێی من نەبێ، بەس وەکو کابرا دەڵێ مستعیدم تەسحێ بە حیاتم بدەم بۆ ئەوەی مەجارت بێ ڕێی خۆت دەربڕی، کابرای فەرەنسی. ئەمە گەرزار هەیە دەڵێم مەسەلەن کوردستان یەک کوردستانە، شک و گومانم لەوان نییە، بەس کورد یەک کوردە، ملەتی کورد یەک ملەتە، شک و گومانم لەوە نییە، بە قەناعەتێکی قوڵەوە چادمە مەوزوعی قاش نییە. بەس سەبارەت بەو تەقسیمێک کە کراوە، دەمێک کە کراوە لەژێر ئەنزیمەی جۆرا و جۆر ئەو بەشەی کورد و ئەو بەشەی کورد و ئەو بەشەی کورد ژیاون و هەڵوێستیان بووە و فڵانیان بووە، ملاحەزە دەکەی کە دەگەینە دۆڕیانە تەسکەکە ئەوەیان ئەوێ هەیە ئەوەیان ئەوێ هەیە. کوردستان کوردی ڕۆژهەڵات خانەخۆی کوردی ڕۆژهەڵات کوردستانی ڕۆژهەڵاتە، کوردی باشوور خانەخۆی کوردستانی باشوورە، کوردی باکوور خانەخۆی کوردستانی باکوور. ئەبێ بەحەت براین بەڵە براین، بەس ئەوە ماڵی منە ئەو ماڵی تۆیە، ئەمەیان یەک بە تەقدیری من ئەویان یەک، ینی دەبێ بگەینە ئەو نەتیجەیە، بگەینە ئەو نەتیجەیە، چونکە ئەگەر تەعامل لەگەڵ یەکتر بکەین لەو منتەڵەقا لەو ڕوانگە زۆر چشت هەیە حەل دەبێت. ڕەنگە من هەندێک تشتم پێ ناخۆشە تۆ دەیکەی، تۆ پێ ناخۆشە من دەیکەم، بەڵام تەفاهم لەگەڵ دەکەی کاکە باشە من وەڵا لەگەڵت رازی نیم، لێت رازی نیم، بەڵام بزانم مادەمە ئەمن لەو دیوەم مستعیدم ئەوەی دەتەوێت من بیکەم، خەیری نییە، بەس ئاخر ئاوها یعنی سراعی دەوێ. ئەمان طبعا بەنسبەت ئەو مەسەلەیە ناکرێ ئەو جانیبەی ئێهمال بکرێ، ناکرێ ئەو ئێمالە جانیب بکرێ. و بە تەسەوری من چێن دەرێ تعبیرێکی کوردی خۆمانە دەوروبەری هەولێر هەیە، ئەڵێ دەبێ بزانی چێن دەرێنی سکان دەینی، عەرەب ئەڵێ مەیناینەت ئوکەلە الکەتب، ئەبێ بزانی چێن دەرێ لە باوترە مرەشەحە بۆ ئۆشتەی بۆ کورد پێک بێ، چێن دەرەیە ممکنە تەرکیز لەسەر ئەو شوێنە بکەین، چێن دەرەیە تەرکیزی لەسەر بکەین تا کوشتێکی لە جێشین بێ ببێتە قاعدەیەک بۆ هەموو قەزیەکە بۆ هەموو مەسەلەکە. ئەمە ئەو مەسائلانە بە تەقدیری من حیسابەکی زۆر جدی دەوێ، نەیگەینینە شەڕ، هەر چۆن بێ نەیگەینینە شەڕ. ئەمە بەنسبەت وەزع لە کوردستانە تەقسیمێک هەیە، تەقسیمێک ڕووی داوە، جارجارە بە خەیاڵ دێ من ئەو ڕۆژە ممکنەوە هەم بە خەیاڵ هات کاکە لە بینی خۆمە کاکە ئەگەر هەر ناکەن شتێکم لە فکر بوو بڵێ وەکو فێدەرالی، بەس ناوم نەهێنا ڕەنگە، ئەگەر هەر ناکەن تەنسیق بکەن، دەمەیدان هەیە دەتوانێت هەردوو لا تەنسیق لەگەڵ خارجە، تەنسیق لە مەسائلی سەحیە، تەنسیق لە مەسائلی تعلیمە، تەنسیق لە مەسائلی تیجارە و فڵان و علانە، کۆمەڵێک نقاتی مشتەرەک هەیە ئەوانە بکەن و هەیەاتی بۆ پێک بێنن، چێ دەڵێ ئەمە لە هەدەفەکەمان نزیک ناکاتەوە. مالا عەرەب گوتنی مالا یودرەک کول ما یترەک یان هەموو تشتێک یان هیچ بۆ دەبێت سیاسەت وانییە، یان هەموو دەریان هیچم ناوێ. جا من ئەو خەیاڵم بۆ ئەو دەچێ پێویستە ئەمە تێک بگەین. نازەم ئەو ڕۆژە لەگەڵ چێ بوو مناقەشەم دەکرد، تعبیرێکی کوردی خۆمانەش هەیە جارجارە دیسانەکەی چونکە نەشری ناکەن بۆیە دەپێت دەڵێت هەڵێ دز و ماخۆماڵ ببلێ گالە کولان کە دەبەنە دەر. من ناڵێم چێهان دزن چێهان ماڵە خۆماڵ هەردوو لای ماخۆماڵن، بەڵام چێهان خاوەنی ئەو کەسبەی کوردستانە، چێهان خاوەنی ئەوی تری کوردستانە. ئەمە ئەگەر تەعاون لەگەڵ یەکتر بکەین زمانێکی مشتەرەک بدۆزینەوە گالە کولان کە دەبەینە دەر. بەس من نەخێر ئەوە هەر ژێت لێ ناگرم و هەر ئێحتیمامت پێ نادەم و حسابت بۆ ناکەم، ئێوە ئەمان گەیتە چێن دەرێ ماڵ وێرانییە. جا من ئەو تەسەورم هەیە مەسەلەی شەڕ پێویستە تەحقیق بکرێ، پێویستە ئیدانە بکرێ، پێویستە ئێستا ئەو قۆتێک کە هەمانە لەناوە مامزەلال لە تەسریحاتەکانی وتوێت ئێمە ئامادەین وا بکەین بەشی زۆری بۆ ناوخۆ ئامادەکراوە.
تەسەوڕ ناکەم کاک سێروان تەسەوڕ ناکەم خوا نەکاوا بێوەش بۆ دەڵم چونکە بڵاوی ناکەیتەوە خوا نەکە سبەینێ سەددام بە حوڕێتی خۆی بەرەو کوردستان بێت سەددام لە شار دەدا کاکە سەددام شەری دەبەوی لەگەڵ ناکە اینجا وەرە ئەو خەڵکەیان خۆیان تەسمیل دەکەن بۆ بەلای زۆری بەشی هەرە زۆریان دەزی خۆیان حرەکەت ناکەن چونکە چایەکان بە خۆمانەوە ناگرن و ساڵ بەو دوایە ملاحەزە دەکەی خوا بکە ئەوە ڕوونەدا چونکە ئەوەی کە ئێمە ئامادەمان کردووە بۆ بەرهەڵستی بۆ شەڕی دژی قەزی کورد و کێشەی کورد نین جا ئەوە مەساتێکی ملەتی کورداوە یعنی هەرچەندی بڵێ دوژمن و فلان وشتیوا جارجارم گەرە زاری قسە دەکرێت هەرێ ئەمریکاوا و فلانوا کاکت بە دوو قسە لەسەر خۆمان بکەین ئێمە چمان کردووە چ دەبوو بیکەین و نەمان کردو چ دەبوو نەیکەین و کردومان دیارە بە حسابێک تەقدیم بکەین ئەو جا بزانینە ئەو هەمووی پێمان دەکرێت دەیکەین بەڵام ها وەڵا ئەمریکا تەگەرەیە ها وەڵا تورکیا تەگەرەیە با تەشخیص بکەین بزانین لە چێن دەرەیەوە علەتەکە لە چێن دەرەیە کۆسپەکە لە چێن دەرەیە بۆ فەرموو وەڵا ئەمریکا بانگمان دەکات دەڵێت تەفاهم بکەن هەدی چۆن باسی بدەرەوە بۆ بکەین کەواتە ڕاستە غەڵەتە لەوە گەڕێ بەس ئەوان دەڵێ اتفاقی واشنگتۆن هەردوو لا دەڵێ اتفاقی واشنگتۆنمان کردووە و جارجارم بیستم لە وەخت خوا داواشان لێکراوە ئەگەر تەطبیقی نەکەن ئێمە نایەنە ناو قەزێکە چونکە حزبێکی معارض نین هەروها لا على التعین و بە شکڵشی زۆر بەسیط بینەوە ئێمە دێنە ناو قەزێک کە بزانین ئەوە تەنفیزی دەکەن چۆن دەبێەوە گەلە جار هەیە خوا هەڵی نەگرێ ئەمە کاک عەبدوڵڵا بۆ دەبێ بچی لە تانزانیایە بۆ دەبێت لە تانزانیا بژیرێ کینیا چێ کینیا بری بۆ دەبێت لە کینیا بژیرێ دەوروبەری کوردستانە و فڵانە شتیوا ئیلاخری کە ئێمە ئەگەر ئێمە بی زەلامێکمان پێ نەشێڕێتەوە لە شوێنێکا فڵان هیوا ناکرێ چۆن ناکرێ هەدی ئەو هەمووهورایە کراوە لە کوردستان و فڵانوشی هەدی پێشمەرە کردوێتی فڵانی تێت و قیادەشێتیاوە و فڵانیشێتیاوە پاشدانی بەم شکڵە بژیرێ دەبێت لە خۆمان پرسین خەلەلەکە لە چێن دەرێ جا من جەرگم دێشێ بە جددی پێت دەڵێم ساشنە لە مەسوولێت و فڵان و بە و بەناوی مەسوولێتوانە قسە ناکەم بۆیە من زۆر شلام و تعلیم لەگەڵ مامزەلا لە دانیش مامزەلا لە زار تاکیدی کردو تۆ کە مە شەڕی پێ ناکەین هەروەش ناکەین ئێستا تەماشا دەکەم لە قەرەداغ با برادرانی پەکە لەوێن دەرن یەکێکی چ دەوێتەوە وەفدێک بنێرە فڵان بابە ئەلێرە بوونتان ئەلێرە مەشاکلی فڵان و فڵانەمان بۆ خەڵک دەکەن ئێوە دۆستی ئێمەنە نەک دۆستی ئێمەنە ئێوە برای ئێمەنە ئەو خاکەش خاچی ئێوەیە بەڵام ئەو تەقسیمەش هەیە ئێستا ئێوە دەتوان بچنە فڵانکە شوێن هەتا پێشمان بکرێ یارمەتیتان دەدەین بەڵام ئەوە مشکلێکی گەورە بۆ من خەڵک دەکا بوونتان لێرە گەروها بێ مەسەلە دانیش باشە خۆتان ناچن وەفدێک لە ئەحزابی تر بنێرن ئەمن دوسێ جار باسیەوەم کردو مەسەلەن فەرزکە یەکێتی ناوێ مباشەرەتەن لەبەر تورکیا باوا بڵێ لەبەر تورکیا خۆیان بچنە ناو ئەو بە مەلموسی بچنە ناوە توێژە بابێ بڵێن قادر بەکرد فڵان ئێمە لەگەڵ ئەو ڕێیانین بەڵام ئێوە ناوی ئێمە تیامەینن بڕۆن ئێوە مفاوزاتیان لەگەڵ بکەن لەسەر ئەساسی ئێمە ڕازی ئێوە دیفاع لەوە کە بڵێن ئەمە یەکێتی قەناعەت پێدەینین کە ڕازی بێ نە لەسەر ئەساسی و مقتەرەحی ئێمە هەوجا ئەم قسەم ئەوەی لە دزما خۆماڵیەکە ئێمە ملەتێکین ئەگەر لە بینی خۆمانە ئاوابین اینجا باشەوە وەڵای ئەوەی ئەو خزمەتی سەدداممان کردووە ئێمە لەو چەند ساڵە ملاحەزە دەکەی ڕەنگە مەلاین سەر کردە ئەو خزمەتی بۆ نەکرد سا مخابراتیان ئیش دەکا ئێستا خەڵکێک هەیە بە عەلەنی لە مەجلیسێک ممکنە بڵێ وەڵا خۆ زمانی سەدداموانە دەکرا ئەمە چمان کرد کەواتە پاشدانێ ئەمە خۆمان سۆتەمەنی سیاسەتی سەددامین چۆن دەبێ هەمان چشت دووبارە بکەینەوە هەمان چشتی کرار بکەین چۆن دەبێ ئەوە ئەگەر ئێرهاب بێ ئەگەر مەسەلەی ئەو حیزبایەتێک تەسک و تریسکە بێ ملاحەزە دەکەی ئەگەر ئەو پیا و خراپیە بێ ئەگەر ئەو کوشتارە بێ ئەم جێ هەتا ئەوەندە کەسە دەگری دەستی ڕەمیان دەکات خۆدە محاکمێکیان بکە با ملت ئاگادار بێ کە ئەمانە خەتابارن هەتا ئەوانیش بڵێن دەستتان خۆشبار بە کوشتتان
ئەگەر نابەت دیزە بە دەرخۆنی دەکەن معناوی لە خۆتان قەناعەتان بۆ ئیجرائانیە کە کردوتانە ئەجنە بۆچی لە تاریکای لە ناویان دەبن سەد و ئەوەندەی حزبی دیموکرات کوردستانی ئێرانی لە دیوی ئێمە کوژراوە سەد و ئەوەندەیان 200 ناو ئەحسایەکمە بە ناوی ثلاثی بڵا قایمە بڵاو کراوەتەوە ڕەنگە یەک ئێرانی ئەوانە نەکوژ بێ ئیکە ئێرانی بەس بەدەستی منیان کوشتووە منیان کەسب کردووە بچم بەدەستی من ئەمن ئەوان بکوژم بەڵام ئەوە معرەکەی ئەوانە معرەکەی من نییە ئەم بۆ کابرای منازلێکی ئێرانی بکوژم تاکەی دەبێ وابێنێمە تەسەوەڕ ناکەم عەقڵێکی سەلیم بێ ئەمە کۆڵێ جارجاران میچنە هەندێک عەقڵ لە ئیجازە بێ ئیجازەیەکی دوور و درێژیش مەزەم دائیمی بێ فڵان بێ خوانەکە جا ئەوە بەنسبەت ئەو شەڕە هیچ ئەولاو ئەولای نایە بۆ ئیدانەکردنی کاکە نابێ شەڕ ببێ چۆن دەبێ کورد بکوژێ چۆن دەبێ بیکوژێ بۆچی بیکوژێ لەسەر پارە حتا ئەگەر خلاف لەسەر پارە بێ ئەوەندەی ناینی لەسەر دەسەڵات ئەوەندەی ناینی ممکنە بەیانی دووبیانی بڵێ بابا گوتیشمە من ئەوەم تەواو نەکرد لە مەسەلەی مەوزوعی تەنسیقەکە تمەوانە بکەن ئەو مەفاریز و ئانە هەڵگرن لەسەر ڕێگاوبانە مامۆساجان دوور لەو شتانە من حەزەکەم دەربارەی وەزعی ئێوە لێرە وەزعی پەنابەری ئایا ڕاستە وڵاتی سوید و مەسەلەی پەنابەری حەزەکەم جۆم لێوێ وایە مافی پەنابەری سیاسی بە ئێوە نەداوە هەرەوەنا مینی کە بنوێنی کافیە بەس کافی ئێستا بۆ سوێدی ئێستا مەژ نیم سوێدیە ئەجنەبیە بەس خۆم دلیلم نییە کە مەواتنی چ وڵاتێک لەوەش زیاتر خۆی هاتم تەمان پەسەپۆرتە چیەوەیان دامێ ئینسانی مشکلە نییەوە بەنسبەتە من ئیقامەی دەمویست ئیقامەکە ئیقامێکی سیاسیانە بێت چونکە من سێ مناڵم هەیە ئەمە کافێ دەزانیم لە حیاتێکی تەبیعی نەژیاوی ئەوان لە بەغدا بوون منیش لە بەغدا بووم من دەچمە ماڵ جارجارە سەریان لێ دەدەم فەتەراتی متەباین و دوور درێژ کچیەکەم دەگریە بە کۆڵ دەگریە دەڵێ ئەو کابرا نابێ بێتێرە تەقدیری مەشاعری من بکە جارجارە دەمێ هەڵستم کافێ دەڵێت تە لەبەر ئەو منداڵت کافێ و تەحمل گریانی ناکەمە من ئێمە لەوا لەگەلێک نەبووین هەردووما لە شارێک بووین هەردوو لە شارێک بووینە بەدرێژی دوور درێژ ئەسڵ یەکترمان نەدیوە بۆیە گوتم من سێ مناڵمە یەکیان لە لەندەنە کچەکەم کچەکی ترم لە بەرلینە کوڕەکەشم لە هۆڵندایوتم ئەوە ئەگەر تابعەشی سیاسی بدەنێ ئەوە یارمەتی ئەوم دەدەن کە بتوانم هاتوچی ئەوانە بکەم ویزەم نادەنێ لە هۆڵندا ئێستا لە ئەڵمانیش ویزەم نادەنێ لەو دوو شوێنە ویزە نادەن وڵای ئینگلیزەکان دەیدەن بە کاچی خۆم بڵێم گوتم ئەگەر ناوی سیاسیشی لێ بنێن وەکو بڵێنە ئاسنگرە و نەجار گوتم چونکە من شتیترم ممارەسە نەکردووە غێری سیاست جالەوە گەرە چۆنم ممارەسە کردووە نەخێر بەڵێ لە لاپەڕی چارە من نووسراوە وەسائقی ئەوتۆی پێنیە کە ئیسباتی مەواطنەی بکات تەواو نووسراوە مەوالیدی هەولێر و عێراق و فڵان وانە بەڵام دەڵێ ئەوی پێنیە پەسەپۆرتی بەدیلی دیبلۆماسی عێراقی پێبوو کەس ئاوڕێ لێ نەدامەوە چونکە کافی هات بوو ئیویانوە لێ کردو منیشان تەماتولیان کردم لەگەڵاو هەرێوەڵە وایە بەسە من جێم لێ نیە مەشکلەی ئەو حەل بوو ئەو ئیوی مهمترە سەری مناڵەکان بدا و ناڕێکە مناڵی دەبێیان مەشاکلی هەیە خصوصن کوڕەکەم لە وەڵەندەیە سەریان بدارێ وەڵە تۆ بۆ خۆت چۆنی لێکە دەیتەوە کە ئەوە مافی پەنابەری نازانم ئەمە پێشم گوتن تەوان پێشم گوتن چوومە لای بەحامی فڵان و شتانە و نقاتانی عەرزم کردی نووسیم دووزاری تریش هاتمەتە ئێرە ژنم بە ئیستیعانەم لەگەڵ ژن من هاتووە ویزەم هەیە چون گەڕان ویزیان دۆزیوتیان ڕاست دەکەی حتا لە سەفارەی ئێوەش تم ویزەی دیبلۆماسی هەیە من هاتوومەتە وێن دەرێ لێ قەعاتم کردو کۆڕ و کۆبوونەوەم کردو لێرەش ئەترازم کرد گوتیان دەزانین هەموو ئاگامان لێ بەڵام هەر ئەوەیە ڕاستە گوایە داوای تەییدیان لێ کردووی کە تەیید لە حیزبێکەوە نەخێر برادرانی خۆمان یەک دووزار نازانم گوتیان وەڵا گەنێزکەی وەلەو ئەوەشتە چی حکم نییە 20 کەسێک 25 کەسێک 20 کەسێک عێراقی کە جنسیەی ئەکابوونەتە سوێدی شتێک بڵێن کە ئەمانە فعلەن وان ڕەنگە تەسیری بێوەش نازانم بازمان ئێستا کافی بووە سوێدی کاکە 8 ساڵی تەواو کرد بۆ سوێدی لەگەڵ 8 ساڵەکە بە ساڵ و 2 ڕۆژتەچەوە هاتوو چوو بۆ خۆی بتە سوێدی بکەشخە بەسەر ئێمە لێ دەداوە مامۆساجان
تۆزێ لە شەڕ و سیاسەت و دوور لە شتە ناخۆشەکان دوور بین. سەرەتای قسەکانیشمان باسی خەنجەرمان کرد کە جەناب ئاماژەت بۆ کرد وەکو تەکمیلی قیافە و ئێوە هەمیشە لە کوردستانیش بەجل و بەرجی کوردیەوە دەبینرێن زۆرتان دابوونەریتی کوردەواری پێخۆشە. ئەمانە هەمووی نیشانەی ئەوە نین کە دیارە بۆ من وان بێ شتێکی نەبێ بەڵام وەکو پرسیارێک کابوو تۆ ئێوە سەرکردایەتی حرەکەیەکی نەتەوایەتیتان بکردە نەک کۆمۆنیستی. بەڵێ وەڵی تۆ تەقدیرێکە ئەوە تەقدیرێکە وەکو عەرزم کردی ئەمە لە وەختی خۆیە ئەوەی تیجاهاتانە و مەسائلانەی لە بیداەتێ باسمان کرد ئێمە چۆن ڕێگای ئەوەمان گرت. طبعا فترێکی دوور و درێژ بە قەناعەتێک تەسەوورمان نەکرد کە ئەو مەسائلانە هینی چینایەتی بێ هینی نەتەوایەتی بێ کە ممکنە فعلا بەنە بە جێبەجێکردنی ئیشتراکێت و بوونمان بە دەوڵەتێکی ئیشتراکی ئەوسای ئەتیادیە کومام جەلال جارێکیان تەسریحاتی داوەتی دیموقراتیەتمان بدەن ئێمە داوای چ ناکەین یان ئەگەر داوا بکەین لە پەرلەمانە داوا دەکەین و چەک و مەک و فڵانەوە شتانەی ناوێ. من لە بینی خۆم و خۆمە گوتم وەڵڵا ئەوەش دین ڕاستە دیموقراتیت هەبێ چەچی ناوێت ڕێی عامێک دەکوین دەکەی فڵانێک دەکەی و ئەو هەیە مەسەلەن لە کەنەدا چێن دەرێ منتیقێک بە فەرەنسی قسان دەکەن ئیستیفتایان کرد ئیستیفتایان کردوانەی بە فەرەنسی ممکنە بەسەتێکی زۆر دانویست ئینفیسال بکەن لە کەنەدا نازم جەناب طبعا لە مشارەزاتری من ئاگام لەوە وەسەتێکی ژنە دیسان لەمە دەنجیاندا لە مەسلحەتی مانەوە لەگەڵ کەنەدا هەتا ئێستاش نظامەشی دیموقراتی بێ بەیانی دووبانی ئیستیفتایەک دەکرێ و ملەتی کورد بە شکڵەوە ڕێنگەوە ئێستا مشکلەکە ئەوەیە مشکلە مە تووشی نظامێک هاتوین نظامێک توین وەکو بڵێ خوابکە کەس تووشینێ یعنی حتا لە ئەنزمەی عێراقیش شتیوە کامە ڕەنگە ئەوە تەبیعەتی عێراق ئەوەی خەڵق کرد بێ وەزەکەی وە وەزەی وای خەڵق کرد بێ سەدام تەسەور دەکا ئێستا ڕۆژێک تەخفیف بکە لە ئێرهابی بیدایەتی نهایەتیتی مەزاهرێک دەرچێ 500 کەس لە خوێنی غەرق نەکا معنەوەی ڕۆژی دوایە ئەلە لەقەل 500,000 دێنە دەرێ ڕۆژی تر سێم 10,000 إلى آخری ئەمە وایە چونکە لە وەختی خۆیان مناقشان لەگەڵ ئێمە دەکرد لە ئەحزابی دۆست و فڵانوەن ئەرێ کوا مەسەری ئەوە دیار نییە تۆمیوە دەتانەوێت مە سێ شعار بە ملماندا شۆڕکەینەوە ئەوە بجادەیەکی وەکو شاری ئەڕەشت بین و بچین کەس دەنگ نەکاو بڵێن ئێمە دەمانوێت دیکتاتۆرێت لاچێ فڵان شتیوانە ئەوە نییە لای ئێمە ئەوە نییە ئێمە سیم ئەوەندە کەسیان لێ ئەدام کردین بەناوی ئەوەی لە ناوجێشە نەشاد دەنوێنن حەقەن ئێستا من بە جەنابی دەڵێم حەقەن ڕاست نەبوو ڕۆژە بە ئەحمەد حەسەن بەکەم گوتم سەید ڕەئیس ئەتۆ تەسەوەر دەکەی ئەمن یەکێکم تەنزیم کرد بێ حزب یەکەشی تەنزیم کرد بێ ئەو یەکە ئیستدراج بکرێ بۆ تەنزیمێکی تر گوتی نەچوو کە تەنزیم منەظەمە عەلاقەی هەیە کو دەستە لایەشتر گوتم هەندێکیان ڕاو دەکەن مەسەلەن فەرزکە جەریدەیەشیان بەدەستێکی دی جەریدەی تجاشی تەقەدومی تایە بۆ نیشتەشی لێ دەکەن سەقافەی جەدیدیان بەدەستێشیان بیری نوێیان بەدەستێشی دی یەکێ دوو قسەی کرد وتم ئابە بەم شکڵەیە مەسەلەکە ئەجنا من کابرایەک منەظەمە لە عەسکەر خەلیەی هەیە فڵانی هەیە برادەری خۆی هەیە کە ئیتیسالی پێ دەکات بۆ دەچی هەڵدە خەڵەتی بۆ لایشی تر بڕوە گوتی وایە ئەمە بەم شکڵە بۆ ئەمانە و هەندێک ئەحداسی تریش ڕۆیدا دەستیان پێ کرد دوو وەجبەیەشانی ئەعدام کرد جامە لە دەرەوە باسی ئەومان نەدەکرد کاک سروان لە دەرەوە لە لیقاعاتە باسی ئەومان نەدەکرد تەسەورمان ئەکرد ئەگەر باس بکەی مەقسەدم ئەوەیە گە نەشاتات بنوێنرێ بۆ لابرنی ئیعدام ڕەنگە ئیستیرزاجیان بکە زوو ئیعدام بکرێن ئەوانە هیوا هەبوو 4 ساڵ بوو لە ژووری ئیعدامە بۆ ئێستا ئیعدام بکرێن وتمان باوای لێ نەکەین هەڵ و مەرجێکی مولائیم ئەدۆزینەوە بۆ ئەوەی هەوڵ بدەین بەردانیان ئەگەر هەر هیچ نەبێ هەمویان ئیعدام نەکرێن لەوەشا لێتی ناشێرمەوە جارجارە ئەوەمان بە خەیاڵا هات هەم برادەرانمان قوتار دەکەین هەم مەسیری عەلاقاتی جەبهەویشمان قوتار دەکەین چونکە معقول نییە خەڵکە ئیعدام بکرێت تۆش لافی جەبهە لێ
ئەمە ڕۆژە کابرا کرد بۆ بنێتە مەشنەقە و فلانوانە بۆیە ئەمە تقریبا نەمان کردە دیعایەک لە دەرەوە خەبەرمان دەدا هاوڕێیانمان لەرەوە بەس دەمانگوە نامانوێت ئێستا بێتە زەجەیەک چونکە وەکو جەنابەت گوتە سەدام باش دەناسن من نەبادا ئەوە بێتە سەبەبێک بۆیەش وە دەڵێم وەجبەی دووەمیان گوتیان بۆیان ئەعداممان کردن چونکە بەرکاتمان بۆ هات لەلایەن قادەی ئەحزاب و فڵان شتی یعنی وەکو بەڵگەیەک بۆ شتەی دەیڵێ تر باسی چمانە کرد باسی دابوونەریتی کوردەواریمان کرد بەڵێ ئەوە بڵێ جاوە ئەوە لە حقیقەتدا من یعنی خەنجەر وەکو من گەلە زار هەیە یەک دووە کەنە زارە دەیان بینم تەماشایان دەکەم یان نایان بۆ و هەیەیتیان زۆر نین زۆر کە من ئەوها دوور بە دووری دەڵێم پیرۆزت بێ ئەوەی تەنیشی دەڵێ پیچوت پیرۆز بێ دەڵێ لەگەڵ خەنجەرەکەمیتی دەزانێت لەگەڵ خەنجەرەکەم هەمون ینی شتێکی جوانە خەنجەر شتێکی جوانە هەرەوەندەیە